لە کاتی هەبوونی ئەو نیشانانە دەبێت بە زووترین کات سەردانی فریاکەوتن یاخود یەکە ئازاری سنگ بکرێت و پشتگوێ نەخسترێت. نیشانەکانی تەقینی شاخوێنبەر چییە؟ لە هەمویان گرنگتر هەبوونی ئازارێکی زۆری سینگە کەوا بە شێوەی کت و پڕ دەست پێ دەکات، ئازارەکە وەکو وایە کەوا شتێک بپسڕێت یاخود بدڕێت، جگەلەوە لە دەستدانی هۆشی نەخۆش یاخود هەبوونی جیاوازی لە فشاری خوێن لە لای ڕاست و لای چەپی قۆڵ. شاخوێنبەری خوێن کاریگەی لەسەر هەموو جەستەی نەخۆش دەبێت. ئەگەر خوێنبەرەکانی مێشک بگرێتەوە بۆی هەیە ببێتە هۆی جەڵتەی مێشک یاخود خوێنبەرەکانی سک بگرێتەوە دەبێتە هۆی ئازاری سک یاخود زگسوو. لە کاتی گرتنەوەی خوێنبەرەکانی قاچ بۆی هەیە ببێتە ئازاری قاچ. لە کاتی هەبوونی ئەو نیشانانە دەبێت بە زووترین کات سەردانی فریاکەوتن یاخود یەکە ئازاری سنگ بکرێت و پشتگوێ نەخسترێت.